یونس بەحری ئەفسانەکەی زەوی، ئەو پیاوەی کە هەموو سنوورەکانی بەزاند. ناوی تەواوی یونس ساڵح خەلەف جبوریە کە بە ڕۆژنامەنووس و ڕاگەیاندنکار و دەریاوانێکی عراقی ناسراوە. بەپێی سەرچاوەکان بازلەوە کراوە کە لە ماوەی نێوان ساڵانی 1900 بۆ 1904 لە شاری مووسڵ لەدایک بووە. لە ئیستانبول بەشی دەریاوانی خوێندووە، هەر نازناوی بەحری وەرگرتووە. پاشان لە ساڵی 1921 خوێندنی لە قوتابخانەی جەنگی لە شاری میونخی ئەڵمانی تەواو کردووە. هەروەها باس لەوە دەکرێت کە یونس بەحری 4 جار بە دەوری جیهان تاگەڕاوە و سەرەتا لە ساڵی 1923 دا بووە کە گەشتێک بە دەوری جیهاندا ئەنجام دەدا و دواتر لە ساڵی 1925 لە ژێر ناوی گەشتیاری عراقی دەگەڕێتەوە بۆ عێراق. یونس بەحری خاوەنی چەندین نووسین و پەرتووکە و گەشتی بۆ زۆرترین وڵاتانی جیهان کردووە و 17 زمانی بیانی زانیوە، لەوانەش ئەڵمانی و ئیتاڵی و فەڕەنسی و هەروەها تورکی و ئیسپانی. بەدامەزرێنەری یەکەمین ئێزگەی رادیۆی عەرەبی لە ساڵی 1939 لە کیشوەری ئەوروپادا دەنرێت کە ناوی لێنابوو رادیۆی بەرلینی عەرەبی. بازەوە دەکرێت کە یونس لە ماوەی ژیان و گەشتەکانیدا چەندین کاری ئەنجام داوە. کاتێک دەگاتە وڵاتی هیندستان وەک پەیامنێر لە یەکێک لە ڕۆژنامەکانی هیندستاندا کاری کردووە و هەروەها لە کاتێکی تریشدا وەک موفتی لە ئەندەنوسیا دەست بەکار بووە. لەگەڵەوەشدا سەرۆکی ڕۆژنامەیەک بووە لە شاری جاوە و دواتریش لە فەڕەنسا وەک پێشنوێژ دەناسێنرێت. یونس بەحری لە ماوەی ژیانیدا هاوڕێتی لەگەڵ پاشاکان و سەرۆکی وڵاتەکاندا هەبووە و یەکێک لەوانەش هیتلەر بووە کە هاوڕێتیەکی نزیکی لەگەڵیدا هەبووە و بە شێوەیەک بەبێ مۆڵەت وەرگتن سەردانی دەکرد. لەلایەن هیتلەریشەوە پلەی مارشاڵی پێبەخشرا بوو. یونس بەحری لە ساڵی 1979 کۆچی دوایی دەکا و لەلایەن شارەوانی بەغداوە لە گۆڕستانی غەزالی بە خاک دەست پێدرێت. چیرۆکی ژیانی ئەم پیاوە زۆر سەرنجڕاکێشە، بە جۆرێک هیچ سنوورێکی نەهێشتووەتەوە و تەواوی سنوور و بربەستەکانی تێکشکاندووە. دڵنیا بە لەوەی تۆش دەتوانیت تەواوی سنوور و بربەستەکان تێک بشکێنیت و بەگەیت بەو شتانەی کە دەتەوێت.